چا خاڵا کە تاوەچ و بە خاڵە جەوهری کتێبەکەیش ئیشانەدە و مەسائل و جیاوازین لێ کوردینە مەسائل و جیاوازی لێ کوردینە هەرچی مێژونووس و هەرچی خەڵکە سیاسەکێنێ کە جەڕابردوو تا ئیسێج قسێ سەروانەی کەرا کە کورد چی ئینە وەزعشنە یعنی سەر باروانەی ئی خەبات و ئی شۆڕش و ئی حرەکەتی و ئی سەقافە هەنش یعنی شایەن و ئانین کە قوارەوە تایبەت و وێژ بۆش مەسەن دەوڵەتەوە وێژ بۆش ئێ پاسە لە یەک ماوە یۆ جەهۆکارە ناو خۆیەکە ئانەی ئیشانەما کە ئی جیاوازیە ئەشم یۆگێرا ئی جیاوازی ئەشم یۆگێرا اینجا ئی کوردە تاوی نێکەرەوە کوردیش مەتاوی جیاوازیەگەرەوە بەڵام تۆ بە خاڵی ئیجابیە ئی جیاوازیە ئیشانم دەی تاوی ئاماژێپی خاڵی کەریلی ئیکتیبیتەنە بە کوردی موضوع کوردی جەڕاستینە من ماوەش و چێوەکی هەر چاوە جیاوازێنی ئەنێ کە ویرۆکردێ من چاوە جیاوازەکە دایمە پرسیارێکم پرسیاری شخصی بێنێ وە چۆ شخصێکاوە لوانە پێی چێوە گشتەکە یانێ من ئەنە پرسیارم بێت چی کوردەنا بۆ وەڵتەرکە باسم کردواتم چی من کوردەنا چی فەرزن عەرەبێنە یعنی چێش من کوردەنا یعنی چێش من ئینانی لێ میلەتێنێ و پاسەر قەدەر پاسەن من لێی میلەتێ نەبوو ئایا ڕەبت و بین و من و میلەتەکەم چێشە شێوێ هەن بین و من و ئایشان نائشانێ یعنی بەمانەوە تەرک کریۆ من ئەگەر ئامێ و هێندی بێنا پاسە پێسە بێناکە ئیسە هەنا بێگومان کوردبێ تەبیعەتە فکر نییە تەبیعەتی فۆرم و ویرۆکردین ئا فۆرمانە کە ڕۆح وەرەژگێرۆ مەجالە جیاجیاکانێ کولتورەنێ زمانەنێ فڵانەنە فیسارەنێ ئی مەوزوعە من جەڕاستینە فرە شۆنی شەرەلوانی وە فکرە و جیاوازی جەڕاستینە من پۆست مۆدێرنیستەکە وەرم نەگرتا فکرە کە کەسە پێسە درێ دای بە تایبەتی جەختش کردوە سەر و من ئاجۆرە جە جیاوازی کە لا پۆست مۆدێرنیستەکەوە بێ ینی پەی من یاگی سەرنجی نەبێت چونکە جیاوازیەکە جیاوازیە وەزیفی بێ ینی وە سەردەمی مۆدێرنە تۆ تاویتە ناباس و جیاوازی وەزیفی کردی ینی کۆمەلگای مۆدێرنە چونکە کۆمەلگای مۆدێرن کۆمەلگەوە پیشەیین پیشەسازین وەروانەیە یەشم جیاوازیەکەش گونا لێ بابە جیاوازی پیشەیە ینی جیاوازی ئۆنتۆلۆژی نییە ینی جیاوازی نێنێ ڕەبشا بە وجودیەوە وجود و میلەتێەوە وجود و کەسێەوە ڕەبشا بە ئەرمانەوەی کەسەوە هەنە جاچەوە من و مەوزوع ئەو جیاوازی چاوە کە باس کردیۆ جیاوازی خاسا و جیاوازی ئەپاسە چێوە جیاوازیە نامە ئا جیاوازیە کە تقریبا هەفتاکاوە ئەوروپانە بەتایبەتی فەڕەنسیەکی هێنش برەوش بنەمە و بۆ بە هینێ تایبەت جۆرەجە ویرۆکردەی تایبەت بە نامی فەلسەفە و جیاوازیانی منە تێزی کە بێنی لە فەڕەنسیەکەوە فراوڵمدا ینی مەوزوع و جیاوازی کە من ویرەشە نەکردووە چاگە چێوە بێ زووە کە ڕەبدۆ پینەوە بەڵام جەڕاستینە و فکرە و جیاوازی ویرۆکردەی مۆدێرنینە پۆست مۆدێرنینە وەروانەی جیاوازیە وەزیفی یان جیاکارین جیاوازی نییە هەر دیسۆسۆرۆ کە تاتەوی فکرێنەکە زمانەوانە زمان ناساوە ڕەبتش بە سپۆڕیەکە وێمە بێزان کۆنە جیاکاری تۆ وەشم دروستش کردی جیاکاری چێوە وەزیفین ینی تۆ دروستش کردی تۆ وە جیاکردیەوە نەک جیاوازنی ینی تۆ سەروانەی هەرمانە مەکەری کە جیاوازیە هەند لێت تۆ ناوێژان تۆشم چەنە دایمە خەریک و جیاوازی دروست کردەی پێی نمونەی دەوڵەتی عێراقینە چی هەویەی دینی سەر هەروەز و سونە بەراورد و شیعی پێینە وێژ جیاکەرەوە چەوی تەریانێ ئی جیاک کردەوە پێی ئانەی تۆ واچی من چێوە ناینانی وەرانوەر و تۆوە ینی چێوە جیاوازیە جیاوازی وەرانوەر بیۆین ینی ئی جیاوازیە فرە جیاوازە چا جیاوازیە ئۆنتۆلۆژیەیە کە جیاوازیە تەبیعین ینی جیاوازی
ئاچێوانەکەی نەپێوەرێ نەگانێکەی نێوەران وەروێ فەرازان کە تۆ معنا و جیاوازی مەی کوردی شیکەریۆ کورد بۆ بە کۆمەڵە گروپێ وە میلەتی جیاجیەکەی نێوەران وەروێنی وەپا ئاراستەرم لەو بەڵام تەبان جیاوازی ئۆنتۆلۆژیەکەش ینی وجودیەکە ئینەوەش عەرقەلە فرەش گەورەش دروستکردن وەردەم وانێنە کە کورد نەگنۆ لێ جیاوازی وەزیفیەکەی و نەگنۆ لێ جیاکاریەکەی یانی وەروانەی پوونەی تۆ مەتاوی مەزوعەکەی یاوینێ وەچەوە من ناچار ینی پێی کۆمەکردە یا تەسەوراک وە کە دەرەنجام و ویرۆکردێم جە کوردبێ وێم جە کوردبەی ناچار بێ ناگەڵەوە پێ کۆمەلە سەرچاواکە ناڕاستۆ خۆ باس مەوزوع و جیاوازی کەرا ینی جیاوازی ئۆنتۆلۆژی ئانە بێ چاوە من کە وەرەوەرەی چەندێکی وەکالوانی تەمان هێنا ویرۆکردەوە دوور و دێژەوە زەمەنێ فرەشگەرەک بێن تا من یاوپی نەتیجە ینی من تقریبا کۆتایینەوە کاوە من ئینانی لێ ئیمەوزوعینە ویرەشتە نەکردووە هەروەشەوە پاسە بە ئاسانی نامان تۆ چەوە کەمەی تر گرد و چێوەکی با بە جۆرێتەر ینی تۆ ئاکاتەی تر مەتاوی فعلەن چی منتەلەقۆ جە چێوەکەی یاوینە ئەگەر واز جە منتەلەقەکە دەریناری ینی واز جە تەسەورەکەی تێریناری کە هەنی و من چێوە کەلوانی تەماشەکەر و کورتفعلان حاڵەتێ فرەت تایبەتشن جیاواز جە میلەتەکەی تەری وە پێویستە تیۆرە تایبەتیش پێی شیکردەوە حاڵەت و کوردی بوو و من ئینەی کە یاونانی پانەی کە فعلەن ئانەی کە جەیە کاتەنێ هەم دەردەنەوە هەم دەرمانە لێ کوردینە جیاوازین و جیاوازی ئەساس و کورد بێن چی چونکە فعلەن ئەگەر جیاوازی ئەساس و کورد بێنە بۆ ئیتر کورد پێسە فکرێەوە جەڕاستینە وجودێ مادیش نییە هەورامیان سۆرانیان کرمانجییان ئێنەیانێ ینی تۆ کورد پێسە وێش پێسەینێ فکرێەوە عقلین این فکر عقلیە کە تۆ ماشی کوردن زمانی کوردی تۆ کۆماشی زمانی کوردی کووە زمانی کوردی چی مەلموز نیە تۆ سۆرانیەکەم نیشانە دەیواشی زمانی کوردینە سۆرانین هەورامیەکەم نیشانە دەیواشینە زمانی کوردینە هەورامین وەروانەیە کە تۆ ویرە چینەکەریەوەی تر یاوی بە تەسەورێتر کە چێوانێتەرێتەنینە منتقێتەرەنە کە تۆ ماچی کوردی ناچکۆنە شوم یاگێتەرەوە پێشگەڵی وەمە تاوی پاشکڵێک کە پێ عەرەبی عەرەبیەتی عەرەبی گەڵی پێ کوردبێ کوردی گەڵی چێوە کە تۆم لیشونی نەیرەزانی ئیتر جیاوازی بۆ بە ماهیەت و کوردبێ بۆ بە جەوهەر و کوردبێ کاتێککە جیاوازیە دریا ژوەنە کاتە فەلەن دریۆ کوردبێ بەمانەوە تەرانەی کە ئێمە کۆکەرەوە جیاوازیمانە نەک یۆبیایمە ئانە ئاچێوە نیاکە کەڕۆماوەی و ئاچێوەنەکە بەردەوام وزۆما لێ جیاوازی بەڵام ئی جیاوازیە تووش وەرانوەەر بێمە مامەکەەوە چونکە جیاوازیەکەی ترکەواتم وەزیفین ماچۆ من وێژ یاکەڕۆ چەوی پێینە واچۆ من هەنە نا ئینی هەنی وینە دلێ بێینە بەڵام دلێ بێینە بەردەوام جیاوازیەکە وەشە بەرەممارە هەروەروانەی یاگەوە تەماشەکەری ڕەنگە هیچ میلەتێ نەو کوردی نەریت ساز نەبوو ینی نەریتی جیاواز دایمە دروست کەەوە تو هەر تەماشە و ئانێکەرە منتیقەوە گولانەی پێسە و رامانینە یارسان پێیا بوو و یارسانیش لێ وەشەنە کۆمەڵە نەریتی جیاجیێنێ ینی هەر دەورێەوە تازە نانە کۆنی دەردە و تازەیمەوەرەوە ئینەش دەورش بێن شانێنەکە فەلەن ئێمە ئانێکە ماشمی تاریخمانە تاریخ پامانە ڕابردوویە نییە کە ئێمە حازرش کەرمێ وەفعلەن ئێمە ئینەی پاسەپەنەکردێنمێ کە ڕابردووە نەبوو کە ئێمە حازرش کەرمە بەردەوام هینە نەبیمێ بەرەو ئانەی بلمێ ینی ئێمە تەم بەمڵکردەی تاریخی لە جەلامەوە فر لاوازە وە سەبەبەکە چ شش سەبەکە ئینە نەچێنێ ڕەبتاپی جیاوازیەوە و تاریخەکە تۆ ماریش دارێتتر خۆ تاریخەشم جارێتتر دووسش کردیەوە تاریخ عبارەت نیاجە ئانەی کە جەڕووی ئایدۆلۆژیەوە گەرەکشات تاریخە پاسەش فەنە کەرەوە کە کەرەشۆیەوە تاریخەشم دووست کردەوە و ئی تاریخەیە کە دووسش کردیەوە هەرمانەنە پێچەوانە و ئی جیاوازیەیە کە وجود و کوردی سەرۆ مەرزیانەرە وەروانەی ئی هێزە کە جیاوازیەکە بەرەممارۆ بەردەوام
هۆزەی تەری کە گەرەک یەکبیەکەی دووسکەر و هەرمانەکە شتێکەکەم و ڕژمەڵ و هورشانەوەیە چێوە تو ئەشمی تری تر یاوی ئانەی کەچەنی ئێمە مامەڵەشەنی جیاوازیەکە کەرمی ئەشم چیانایتر تۆ وازە فکرە و یۆبیەی واری باری یەک زمان و یەک تاوان کە تو وازەی فکرە یارد کێشە و مۆزۆ و دەوڵەتیش پێ دروست بوو چونکە دەوڵەت سەر و یەکبیەکەی مەرجۆرە و سەر و جیاوازی وەزیفی و یەکبێ ئۆنتۆلۆژی تۆ چێنە ئەشۆم جەڕوو ئۆنتۆلۆژیۆ لێ جیاوازی نەبی ینی ئێنە جەڕوو پیشەیە ئانە پیشەیە ئیتر بۆ بەچێوێت جیا چێنە تۆ ئیتر وجودە ئەخلاقیەکە جیا بۆ وجودە پیشەیەکەی بەڵام ئینە ئەوروپانە تەبان تەمایش بە نەکریان کریانەوە بەیەوە تەنانە زانکۆ یۆ کێشە گەورەکە ژانەنێ زانکۆ ئانەی کە ڕەبتە بە کولتور و ئانەی کە ئێستاتیکین و ئاکارین ئینە تێقەڵ کریان چەندیانەی کە پیشەین یانی تۆ فەرزان ئەدەبیات تۆ زانکۆنەوانیش چێوە پیشەین دەماتەربی بە کەسێ پیشەی جەکاتێنێ تۆ فرۆ ئاچێوە کە هەنی کە تو وانیشا هیچێوێ کە زانکۆ هەنی گرت پێیانن هیچێوەی کەرا پیشەی کەراوێ ینی زانکۆ جەراسینە ئامانجە معرفیەشەشە دەزان کە ڕەبتە بە شناسای و زانایەوە نەک ڕەبتە بە پانەی پیشەوە فێربی هەرمانکردەیەوە فێربی هەرچێوە شایتر فەرسەفەی لێ زانکۆ ئەوروپیەکانە وەرەوەرەی چەنی سەیتەرەکردەی ویرۆکردەی پیشەی لێ زانکۆکانە فەرسەفەی توش و هێنیمێ توشوانەیمە کێشیەوە و فەلسەفەن هوەرە ئینێ بەڕاستی پیشەیی مەکریاوە ڕاستە جانێبە پیشەی شاچەنەن بەڵامی جانێبە پیشەیە جانێبێت تەر شاچەنەن کە ناپیشەین و ئینە جەڕاستینە شێوە دەرشگەرەکە کۆمەلگای مۆدێرنانە ئێ دوێت تێکەڵ کریانی کورد دیارە گەرەکەژنیا ینی دەستبەردار وە وەزای هەنە دەستبەردارش بوو ینی وەشم دەستبەردار وی حاڵەتێشە بوو پەینێتەوە بوو بە دەوڵەت ینی بوو بە کۆمەلگاکەش پێسە کۆمەلگەوە پیشەی مەرزۆرە ینی نە کۆمەلگەوە مۆدرنی کۆمەلگەیەوە پیشەی مەرزۆرە جا کێشە ئەنەن کۆمەلگەی پیشەی شەرعیەت مۆپانێکە کۆمەلگەوە مۆدێرنا یا مۆدێرنیە جاکاتێنە نیشا کۆمەلگای مۆدرن بە پێشەوانەوە ئاساسەکە بێپینەی شەرعەتش لێ ڕەوایەتیش لێ بە کۆمەلگای پیشەیی ڕەنگە پێشکاک دکتۆر یا پاش ئەویش کۆمەڵێک خەڵک هەبن هەرکەس بە ئوسلوبی خۆی و بە مانتێقی خۆی جۆرێک لە هەوڵدان و ماندووبوونی خۆی هەبێ و تەئاملکردنی لەگەڵ ئەو تێکستە فەلسەفیانە هەبێ بەڵام دیارە هەموو ئینسانێک بۆ خۆی جۆرێک لە هەوڵدان و دنیایەکی تایبەت بە خۆی هەیە هەر ئەمە شوای کردو ئینسان تا چەندێ بتوانێت لەگەڵ ئەو دنیا تایبەتی خۆی گفتوگۆ بکەوە بتوانێت هەوڵ ماندووبوونی خۆی هەبێ بۆ ئەوەی زیاتر ئەو ڕسکەیە بدۆزێتەوە کە لە ناو خۆیان لە ناو خودی ئینسانەکەیە بۆ خۆی ئامادەیە بتوانێت دەست و پەنجەی لەگەڵ نەرم کات و خۆی ساسکات تاوەکو لە ئایندەیە بتوانێت بۆ خۆی ڕێگایەک بدۆزێتەوە جیاواز لەو ڕێگانەی کە جۆرێک لە تەقلیدی یا جۆرێک لە دووبارەبوونەوەی پێوە دیارە دکتۆرفان بۆ خۆی کەسێکە لەو کەسانەی تا ڕادەیەکی باش توانیوێتی تەئاملێکی باش لەگەڵ خۆی هەبێ و توانیوێتی ڕازگویەکی تەواوی هەبێ لەگەڵ ئەو ئیشوکارانەی کە هەی بووە بە تایبەت وەکەوەی کە من مدەیەکە لە چەند کۆرساتێک بەشدار بووین پێکەوە توانیوێتی زۆر لە ئاستێکی باشە تێگەشتنی و تەفەهومێکی باشی هەبێ لەگەڵ تێکستەکانە و بە شێوازێکی ڕازگۆیی و بە ئەمانەتەوە بتوانێت ئەوەی کە لە ناو تێکست و دەق فەلسەفیەکانە هەیە بۆ خۆی بیگوێزێتەوە و تێگەشتێکی باشی هەبێ بۆ ئەو دەقانە من پێم وایە لە ڕابردوودا ئەو ئیشانەی کە کراوە تا ئەو ڕادەیە کە من تەجروبەم هەبێەوە توانی بێتم لەو دەقانە نزیک بوو بێتمەوە ڕەنگە ئیشی باش کرابێت بەڵام تاوەکو ئێستا من بەڕێی خۆم بە بۆچوونی خۆم یەکێک لەو تێکستانەی کە تەئاملی لەگەڵا کراوە ئەو تێکستانن کە جەنابی کاکتوارفان لە نزیکەوە تەئاملی هەبووە لەگەڵیان و توانیوێتی خوێنەوەیان بۆ بکوە بیر و باوەڕی تایبەت بەخۆی هەبووە بۆ تێکستانە و من ئەمەش بە جۆرێک لە ڕازگۆیی ئەزانم کە لێرەدا ئەو شتانەی کە لە ناو تێکستەکان ئاوەکو ئەمانەت هەن توانیوێتی زڵم لە ئەمانەتەکان نەکات و توانیوێتی بە ئوسلوبی خۆی ئەو ئەماناتە لە تێکستێکەوە بۆ کەسەکان بگوێزرێتەوە ئەگەر ئێمە ئاوا لە سروشتەوە سەیریکەین خەڵک کەسەکە برسی دەبێ و دەبێ بچێ ئەم برسیەتە پاڵی پێوە دەنێ بۆ ئەوەی نان پەیداکە بۆچی نان پەیداکە بۆ ئەوەی
بمێنێتەوە بۆی بیخوات و وزە ئەو وزایە تاقە پێویستی کە هەیەی وای لێ بکە کە لە ژیانە بمێنێتەوە ئەگەر هاتوو نان نەخواچی لێدێ ژیانی لەدەست دەدا قودەتیمانەوە لەدەست دەدا کەواتە لێرە ئامان چییە؟ ئامانجی ئەم برسیەتی ئەم غەریزەیە مانەوەیە تاوان دواتر شتی تری پێوە دەلکێت کە سێر دەکەی لە عالەمی ئینسانیە ئیتر سێر دەکەی نان دەبێتە وەسیلەیەک بۆ مۆزوعی تێرکردنی غەریزەیەکی تر کە غەریزەیەکە ئەوش غەریزەی خۆسەپاندن بەسەرەویترا غەریزەی بە کۆیلەکردنی چوزانم دەسەڵات غەریزەی سەیتەرەکردن لەسەر ئەویتر زاڵبوون لەسەر ئەویتر چێشکردن لەوەی کە تۆ زاڵبی لەسەر ئەویتر ئەمە تەمان وتمان سەرچاوە لە چیەوە دەگرێت لەوەی کە تۆ خۆت لە شتێکی ترا ببینیتەوە خۆت لە مڵکەکە تایا لەوەی کە فعلەن کەسێک زاڵ دەبی لەسەری ئەو نزمترە لە تۆ خۆت بەوەی نزمی ئەوەوە کە هەست دەکەی ئەوە نزم کردوێتەوە خۆت بەرز دەبینی ئەم خۆ بینینەوەیە کە خۆشیێکی ساختە بە مرۆڤ دەدا وێنەیەکی ساختە ینی مرۆڤ لێرا خۆی دەخەڵەتێنی وێنەیەکی ساختە بۆ خۆی دروزەکە بۆ خۆی ئەمە دەکات تاوەکو ساغی کاتەوە کە ئەو پاشایە ئەمە دەکات تاوەکو ساغی کاتەوە کە ئەو گەورەیە ئەمە دەکات تاوەکو ساغی کاتەوە بۆ خۆی دەسەڵاتدارە و ئەمە دەکات بۆی ساغی کاتەوە کە ئەوانی تر هیچ نین کرم و مار و مێرون بەڵام ئەم بوونێکی ڕاستەقینەیە ئەمە هەیە ئەوان نین ئەمە تاوان سەر دەکێشە بۆ شتی تر ینی نان وەکو ڕەمزی هەموو خواردنێکە مرۆڤ دەیخوا بۆمانەوە ئیتر نان دەبێتە چی؟ دەبێتە وەسیلە بۆ جەنگێکی تر کە ئەسەن ڕەفتی بە چیەوە نییە ڕەفتی بە تێربوونەوە نیە ڕەفتی بەمانەوە نییە جگە لەوە سێر دەکەی نان خواردن و جۆرەکانی خواردن و چێش کە سەیتەرە دەکات لەسەری لەوە دەردەچێتی تر بۆ ئەوە بێ من بمێنمەوە دەبێتە بابەتی چێژ و تەنان دەبێتە بابەتی خۆنواندن یعنی ئێستا خەڵکانێک دەچنە ئەو مەتعمانەی کە وەکو کۆشکی شایانە دروستکراون و خزمەت دەکرێن وەکو پاشا بۆ لەحزەیەک دەچن لەوێ لە ڕاستیە ناچن نانخۆن ئەوە لەوێم ینی معناکە لە ناو نان ئەمە برسی نییە خەریکە لە برسا بمرێ بچێ لەوێ نان بخوا ئەمە تێرە دەچێت لەوێ نان دەخوا بۆچی چونکە ئامانجەکە لێرە ئیتر لە نان خواردنەکە دەرچووە ینی لێرە نان خواردن نییە لێرە شتێکی تر هەیە ڕوو دەدا لێرە بۆ لەحزەیەکەم کەسا خۆی دەبینێتەوە وەکو پاشا خۆی دەبینێتەوە لە کۆشتێکی شاهانایە و خزمەتی دەکەن وەکو پاشایەک تامان دواتر ئەم پاشایەتی خۆی وەکو حکایەتێک وەکو خەوێکی خۆش وەکەوەی کە فعلەن لە بەواقعی لە شوێنێک بۆ زەمنێک بوو بێتە پاشا و دواتر لە پاشایەتی هێنرا بێتە خوارێ وەکو یادگاریەک وەکو شتێک باسی دەکەنەوە لەناو خۆیان بۆ چەند ساتێکم کە چەند دکتۆر عەرفانی بی دکتۆر عەرفان هەستکەری دکتۆر عەرفان نیاچەنیت دکتۆر عەرفان وزۆت دلێ واقعەوەتەری وزۆت دلێ ویرۆکردەیە ئەو تەنها بوارێت پێوەشکەر و پێێنێت تو ویر کردیەوە بۆچی ئا کاتێککە ئیناچێن دکتۆر عەرفانی هەست مەکەری ناچەنیش بەڵکو دلێ مۆزۆعێنە دلێ بابەتێنە ئەو ملۆ دلێ بابەتەکەیرەوە هەڵمۆ توش بەر لێ بابەتەکەی بە شێوازەوە کە تۆ ویر کردیۆت لێ بابەتەکەی نەکی ناچێن دکتۆر عەرفانی جەڕاستینە ئانەی کە منوی نووسایی جیاوازە ئا کەسای کە وڵتەرەوە دێنم یاخۆت ئا نووسەرای کە کتێبەکەش وانێ کتێبەکە شاوانێنێمەوە وە کتێبەکەی و نووسینەکەی و تەنانەت قسەکردێ و کۆرسەکەی جیاوازیە گەورە شەنچەنی ئەویشا کە ئاو هەڵمەوە وێژ بشناسۆ لێ چیوەکانە بەڵکو ئەو هەڵمەوە وێژ گوم کەرۆ و چیوەکات بە تۆ بشناسۆ نەک چیوەکە بە تۆ بشناسۆ و پاست بە نەکەرۆ کە تۆ ویرکەریوە بلیت لێ ئاچیوەیە کە ئاکات ئا نووسەرەیە وادەن پێنی وونەی ئێمە کۆرسەکە و کانتینە دکتۆر عەرفان بوارەش بۆش کرد کە ئێمە لوامی ئاگێ کە کان قسەش سەر و ئەخلاقی کردە بێ ینی طبعاً دلێ بەشەرەکانە دلێ ئینسانەکانە چەنی کانتیاوان ئاگێ ئێمە تواناوانێمە هەنە ئەگەر یامی ئاگی ویری کەرمێ ئانی کە کانتی واتن دلێ ئێمە هەنجە ڕاستینە چێش شواتە بێ ئەو دکتۆر عەرفان تەن بێزگەمانە ینی بەڕاستی تا واچ و ئانی کە کانتی نەتاوا بێش واتۆش یاخود زمانەکەش ڕاشمە نایابێ واتۆش دکتۆر عەرفانی کۆرسەکانەوات بۆچی ئێمەش بوارێ بیرکردێ شۆ دروست کرد نەکانەی معلوماتێما بۆ پەنە بوارێش دروست کرد کە بوارێ بیرکردەوە بێ ئێمە تەواما چاوی لێ کەرمێ و بلمێدە تێکستەکە و کانتیرە
من سەرەتا دلێ بابەتی علمی هەرمانە کرد و بابەتە زانستین پەیوەندیش نییە بە بابەتەکە دکتۆر عرفانیەوە کە بابەتی فەلسەفین بەڵام جەڕاستینە وەڵی ئانێنە کە دکتۆر عرفانی بشناس و من نوعەتر جە زانستی یاوا بێنانە بەڵام ئیسەکە ئاو مشناسا بەنەش واتانێ کە ئا زانستەکە من وانوش ئەنە زانستەکە نییە جەڕاستینە ئەنە زانستە ئەسڵەکە ئا زانستەنەکە بەویرکردەوە مێبی نەک ئانێکە چێت لێ زانکۆ پەیمانگەکانە ونی و بەڕاستی چێنە یارمەتیە فرە و منشدا کە تاو ویر کردووە تەنانەت بوارە بایۆلۆجیەکەی چێنەکە من وێم اختصاسەکەم ئاوە ئا هەڵی کە کردێ بێنین وڵتەرەوە نوع تەماشە زانستی کەرێناکە گرچیوە بەڵام بەڕاستی پێم بەرکەوت کە کاتێک کەچین دکتۆر عرفانی بێنێ زانست ئانە نییە کە زانکۆ پەیمانگانە پەنەما واچاوە تەنانەت چیوەتر کە من دلێشەنە بێنە بوارە ئاینیەکە یعنی بەڕاستی ئانێک کە پەنەما واچێنێ ئاین ئانەن ئەسڵ و ئاینەکەی دیسان ئایش ئایان نەبێ بە چەنی ئایبیەی بوارەش بە دروست کردا کە هەم جەڕووی زانستیوە هەم جەڕوو ئاینەکەی چۆ من تا و بە تەوامی ئایشا بشناس و نەکواچوو بە تەوامی بەڵام دەواازەیەوەش پێکردناوە کە زان و چەنی تەماشە و زانستی کردووە چەنی تەماشە و ئاینیش کردو یعنی ئێستا و کەسانەی کە لە ناو مێژووە دەردەکەون و باز دەکرێن کەسانێک نین کە شکڵ و شێوەکەیان ئەوانی بردوێتە ناو مێژووە کەسانێکن چی ئەوانی بردوێتە ناو مێژووە کاروکردەوەکانیان ئەو جوڵەیە کە لە ناو چی هەیەە لە ناو ژیانیانە ئەم جوڵەیەش چی دروستی دەکات هێزێک دەتوانێت هێزێک لە ناو ئێمە هەیە دەتوانێت ئەو وێنانە بدا بەچی بە کاروکردەوەی ئەم کەسە بەپێی ئەو زەمینەیە کە تێی دەکەوێت کە وێنانەی پێدا ئەو کاتە پێی دەڵێ لە فلانە شوێنە کە دەکەوێتە ناو ڕووداوێت پێی دەڵێ لە ویا وا بکە و وامەکە کاتێک کە پێی دەڵێ وا بکە وامەکە ئەو کاتە چی ئەو دەکا ئەو کردەیەک ئەنجام دەدا لەناو ئەو کردەیە بوونە ئینسانیەکەی چی دەبێت دێتە دەرێ ڕەسامەکە دەیکێشە لە ناو جوڵەکەیە لە ناو کردارەکەیە وێنە ئینسانیەکەی ئەو چی دەبێت دەکێشێت یعنی وێنە ئینسانی ئێمە لە چیایە لە شکلەکانمانە نییە لە چیایە لە کاروکردەوەکانمانایە لەوەیە کە لە ئێمە دەکەوێتەوە نەک ئەوەی هی ئێمەیە هەرچەنە وەڵێتەری چەند کتێبێ دکتۆر عرفانی موانێنەوە بە حکمانەیە کە چەند کتێبەوە تاواچ و کتێبی ئەساسیەنێ پەیانەی کە تۆ تاوی ڕاشاوە دەست پەنەکەری ینی دەست پێکە عالا پەیانەیە کە ئینسان تاوە جەڕاو ئاکتێباوە ڕەنیشاندەر و پەیانێ بلەوە دلێویش و دلێوێشەنە ویری کەرەوە و دلێوێشەنە ئاماژە فکریا دەستنیشان کەرۆ کە لێگر تاکێنە تەسەور کرد و هەنێ من دوێ کتێبێش بە نامەکاو بوونی نەتەوەیی کورد و بوونی مرۆڤ و دەرکەوتەکانی ئیدوە کتێبێمە وەڵی ئانێنە کە دکتۆر عرفانی بشناس و نزیکۆ و کۆرسەکاشەنە بەشداری کرد و وانێنێ مۆ بە حکمانەیە کە من نەتوانم ویرۆکەرێەوە عال بوو نەتوانم جە تێکستەکە ژیاون نتوانم جە کتێبەکە ژیاونە بەڵام دمە ئانێک کە ئاشنابیانێ بە دکتۆری و کۆرسەکاشەنە بەشداریم کرد دووبارە کتێبەکەم وانەوە تەسەور کرد و بی بە شۆڕشەوە جا هوشیاری دلێ منەنە و ئاقۆناغە کە وەڵێ ئاشنابیم بە دکتۆر عرفانی و فکرەکەش چەنی قۆناغەیە کە دما و ئاشناوێن بە دکتۆر عرفانی دوێ قۆناغی فرە جیاوازە بە دوێ کللتوری فرە جیاوازە تەنانەت تێڕوانینم یان تەسەورم پێی وانایۆ ئێستا واڕیان و تەسەورم پێی مەسائل و بابەتی نەتەوەیی پێی ئینسانی وێش بە جۆرەتر واڕیان ئینەیچ دیارە کە فکرەکە و ویرۆکردەکە و دکتۆر عرفانی کۆمەک بیان پێی ئێمە دیارە چێوێتەر کە پێویستە ئاماژەش پەنەکەرمێ چی بەرنامەنە ئایچ کاروچەلاکێنی کە جەماوەی ساڵینە دکتۆر عرفان پەنەش ئاولێستان جە منتیقە هۆرامانینە دیارە گرنگترین چێوێکە کردە بوومە دوێ کۆرسی بێنێ دوێ کۆرسی فەلسەفەی بێنێ کە کۆمەڵی خەڵکی عال ئامادە بێ لێ کۆرسەکانە و دماتەر جە ڕاو ئەنتەرنێتی و ئێمە بڵاوما کردی و تەسویر شاپەی کریابێ و دماتەر بڵاوی کریەوە ئەنتەرنێتەنە ئایچ کۆرسێ بەسەر و تێکستێەوە بنچینەی
سەر و ئەخلاقی کە هین و کانتی بێ وەجا هەمان کاتەنە تێکستێوەتەر کە دادگایەکە و سوکراتی بی ئیدوە کۆرسێ کۆرسی یەکەم شان ماوە یەری مانگاش برد کۆرسی دووەمیش تقریبان 2 مانگێش برد چی ماوەنە تەسەور کرد و چێوێ ئەساسی بێ یان کۆرسەوە ئەساسی بێ پێیانەی کە تۆ تاوی ئەساسیاتەوە فەلسەفی لاوە دروست بۆ و تەنانەت تاو هەر کەسێەوە کە بیرۆڕایە جیاوازی چ بێ بۆ چا کۆرسانە پێی نمونەی کەسێەوە ئاینی بێ بۆ یان کەسێەوە نەتەوەی بێ بۆ یان هەر کەسێەوە تر کە خاڵن و ئایدۆلۆجیایە تەری بێ بۆ هیچ ڕوبەڕووبوونەوە یان هیچ دژایەتیەوە نەبێن لێ کۆرسەکەی نەپەی ئیچەوە ینی ئەگە تەسەور کردی ئی کەسێکە لێ کۆرسەکەی نەبەشدارێ بێنی یان ئانەی کە زیاتر چەند دکتۆر عرفانی هەڵسوکەوت کەرا فرەیشە جەڕوو ویرۆکردەوە جیاوازێنێ چنی وترینی پێی نمونە ئەگەر وەڵی ئانەکە دکتۆر ئاما فرەیشە پەیوەندیەوە چانەشانە بیان پێوە بەڵام بە ئامای دکتۆری و بە ئامای ویرۆکردەکەش دلێ ئێمەنە ئی کەسێشە زیاتر نزیکەوتەوە بە نزی کردەوە جوی بە بی ئانەی هیچ ڕوبەڕووبوونەوە هیچ ململانەوە هیچ دژایەتیەوە لێ کەسەکانە بوو دیارە ئەساسی بێی ویرۆکردەکە و دکتۆر عرفانیان ئەساسی بێی ئاتێکستا کە ورشتنیێنی پێی بابەتەکە هامکار بێن هامکاری وێنی پێ ئانەیە کە ئێمە تاومێ ینی کۆمەک و ئێمەشکردن ئێمە تاومێ زیاتر ویری کەرمێ زیاتر بمێشۆنە و ئابواریرەکەوێ ماگەرەکمانە هەرمانە شەنە کەرمن لە قەزیەکە کەسێک حەقە بەڵام هێزێکەیە هێزەکە لەبەرەوەی ئەم هێزی نییە ئەو هێزی هەیە ئەم ناحەقەکە سەر دەکەوێت بەسەر حەقەکە ئەلێ ڕای ئەم هەست دەکەین حەق چییە؟ لاوازە حەق هێزی نییە هێز حەقە حەق هێز نییە بەڵام ئایا ئەمە وایە؟ ئێمە کە بیر دەکەینەوە دەبێ حەق هێز بێ حەق بە هێز بێ نەک هێز حەق بێ ئەوەی هێزیە بوو ئەوە لەسەر حەقە نا ئەوەی حەقە هێزی هەیە نەک ئەوەی هێزی هەیە حەقە ئێمە کاتێک کە بیر لەمە دەکەینەوە لە ڕووی تیۆریەوە لە ڕووی شعوریەوە هەست دەکەینەوەی حەق بێ بە هێزە بەڵام لەگەڵەوەشا لە ڕووی عەمەلیەوە ئەوەی کە خۆی لەسەر حەقدا دەنێ تەسلیم دەبێ بەچی؟ بەوەی کە بەهێزە و لەسەر حەق نییە ناسینی دکتۆر عیرفان بە نسبەت خۆمەوە گۆڕانکاریەکی باش بوو لە ژیانی خۆم و توانی دەرگایەک لەسەر من بکاتەوە کە بتوانم دنیابینیەکی تازەم هەبێت چ بۆ خوێندنەوە چ بۆ تەئاملکردن لەگەڵ دەقە فەلسەفیەکانە و کردنەوەی ئەم دەرگایش بە مانای ئەوە نییە کە من هەموو شتێکی پێداوم بەڵام ئەمە بۆ معنایە کە توانیوێتی هاوکارێکی من بێت تا ئەو ڕادەیە بتوانم چەپ و ڕاستی ئیشەکانی خۆم لەیەک بمەوە دیارە هەموو ئینسانێکیش خۆی پێویستە لە کاتێک کە دەرگایەکی بۆ ئەکرێتەوە بتوانێت هەوڵ و جورئەتی ئەوەی هەبێ جەرائەتی ئەوەی هەبێ بتوانێت بەو دەرگایە تێپەڕێت و وردە شتەکانی ڕوون کاتەوە بۆ خۆی جۆرێک لە تێفکرین و جۆرێک لە جوڵانی عەقلی خۆی هەبێت جوڵەیەکی فکری هەبێت بۆ ئەوی بتوانێت ئەو ڕێڕەوەی بۆی واڵا بووە و ئەو دەرگایی لەسەری کراوەتەوە بتوانێت پێیا تێپەڕێ وردە ئەویش ڕێگای خۆی بۆ خۆی بدۆزێتەوە ئەو ڕێگایی کە بۆ هەر ئینسانێک جۆرێک لە ڕێگا و جۆرێک لە تایبەتمەندی هەیە بۆ دۆزینەوەی ژیانی تایبەتی خۆی بۆیە من دکتۆر بەو کەسە ئەزانم کە توانیوێتی دەرگایەک لەسەر من بکاتەوە و زۆر ڕازگۆیانە تەئاملی لەگەڵ کردوم و ڕازگۆیانە پێیوتوم ینی یەکێک لەو دەرگایانەی کە بۆ من کراوەوە ئەو دەرگایە کە من ئێستا بۆ خۆم دنیایەکی تازەم لە بەرچاوە ینی پێویستە هەنگاوی بۆ بنێم ئەو جورئەتە بکەم بتوانم ئەو دنیانوەی کە لە ڕوانگەی دوکاریفانەوە ئەو دەرگایی لەسەر من کراوەتەوە وردە دەست و پەنجەی لەگەڵ نەرم کەم بڕۆم بەو ڕێگایە کە ژیانێکی ئەسیلی منە کە ژیانێک کە پێویستە ئیتر پێ گوزەر بکەم کورد تاو واز چی جیاوازیاشە بارۆ یعنی واز جەجەوهر و کورد بیەکەیش بارۆ پەیانەی کە تاو دەوڵەتە ژۆپیانێ بلو لێ ئی مشتەمە مۆدرنێ ئیچەوە ستانداردەیەکە هەن چەند جارێش تاقیشکردنەوە ئایا جەداهاتونە تاوی نێکەڕۆ یان ئەشم گێڵەوە پێشیشی زانیتی شاوەش دەست بەر داربیەی جیاوازیەکە گاگێتەوە ڕەبتش بە گێوەبیەوە هەن کێشە و کوردی ئانانە وەرو ئانەی فعلەن
جە کۆمەڵە عنسورات پێگامان هەریۆشا جەوهرە سەر بەخۆن وەروانەی ئی جەوهرەیە گەر بێ و داواوی یۆبیەی کەراشم گنا جەنگ گناانەی کە یۆشا پێسە جەوهری منەوە وێتەرێ پێسە جەوهری نەمەنەوە با بە شوێن کەوتەوە جەوهرەیە وا بەسە پا جەوهرەیە این ێشتا ئیسا قبول مەکردو لێ کوردینە قبول مەکردو ئی وەزێکە ئێمە ئیسە باشوورێنی نایمێشتەنە جەراسینەی جیابیەوە تۆ تەماشەکەرە تۆ حکومەت تێدەن بە نام و حکومەت یاریمی گەمە گرکە زان و کەمەی وڵاتە دوێ دنیا جیاوازینی ینی ئیدیم ئۆس و ئیەسەن دوێ ینی بە نامەی یەک حکوومەتە بەڵام بە فعلی دوێ حکوومەتێنی ینی دوێ حاڵەتی جیاوازێنی دوێ کللتوری داری جیاوازێ دوێ ژانی جیاوازێ ینی ئاخرجا ئینە سەلبینە ئەگەر تۆ گەرەکەەوە بۆ دەوڵەت دروستکەری بە شکڵە مۆدێر نەگەشت فەرەزان فعلەن ئینە عرقەلەن وەردەم و دروستبێ دەوڵەتینە چونکە دەوڵەت داوا و یەکبێی کەڕوو ینی یۆبیەی کەڕوو ینی ناسیۆنالیزم داوا و یۆبیەی کللتوری کەڕوو یۆبیەی کەڕۆ مەجالێ جەمەجالەکانێ بەڵام ئینە هینە ینی پێسەواچی کاتێک کە کورد گەرەکشا ئینەی کەڕۆ جیاتیانەی بۆ ئەوەیەوە پرد بوو چی چونکە هیچ تخمێجە تخمەکە گەرەکەژیان پێسە جەوهرێ نەمەنەوە ینی وەگی نیچەکە هەنێک جەراسینە گرت بوونە جەوهریشە ینی هەورامی بوونە جەوهریشەن پا حکومەی کە کللتورە باڵاشن پا حکومەی کە ئەدەبیاتێ باڵاشن و بە ئەماشەوە کرمانجی عین و چیوی زازاکی عین و چیوی فلان عین و چیوی ئینە کۆمەڵە جەوهرێ سەر بەخۆنی وەروانێ تۆم بەتایی هین شەمپۆژی گەریکی جەوهرە و ئی جەوهرێ جۆرە جەبەرگری شاچەنن کاتێک کە تو گەرەکتا کەری شاوەی و مقاومە کەرە وە پەرتێ با زیاتر دووری گناوە وەروانەیەشم تۆ ویرێکانەی کەریەوە ڕێوە تەربیزیەوە پەی هەماهەنگی نێوانی جەوهرە یان بینوی جەوهرە ینی دەی ئی هەماهەنگیەشم جیاوازیەکە بازەوە وەروانەی تۆ کاتێ ویرێکانەی کەریەوە ئی سیستەمە چەنی ڕەبتوی جەوهرا دروستکەر و یەکسەر گنی لێ ئانەی کە نەگەرمەوە جیاوازیەکە لە جەناوبەری ئەشم لێنە بەری ینی ئەشم ئا سیستەمە پاسە بۆ بە زەمینە پێینەی جیاوازیەکی هەر جەوەرێشا جەوهرە بەڕەنگە وێش و بە گرد و هێز و وێش و تا ڕاشدری و گن و جۆشانەوە وێشانی چێوە سیستەمە تەر پێیا بوو و ئی سیستەمە ئەشم تۆ هەرمانە سەرکەری و یاویشە نەتاوە کوتاوی مەرزن شەرە وەلا منەوە کوردبێ ڕەبت جەوەریش پێی سیستەمەیەوە هەن ینی کوردبێ هەر خود وی سیستەمەیەنێ فەرزەن تۆ کوردبێ لێ زمانی کوردی نا سیستەمەنەکە زمانە کوردیەکە دیالێکتە کوردیەکە هەنێکە مەتاومێ تاریف شاکەرمێ پێسەر لاجێ و مەتاومێ تاریفی شاکەرمێ پێسە زمانی ئینێ ینی ئانن کە ڕەبت و ئینشاکەڕۆ ینی ئانێ ڕەبت دروستکەرۆ ئا سیستەمەیە کە پەیوەندی هەرمانکردەی سۆرانیەکەی و کرمانجەکەی و زازاکیەکەی و ئانێ ڕێک بزۆ پێوەرە ئینە زمانی کوردی هەبارەتاکی سیستم زمانی کوردی زمان و قسەکردەی نیاز زمان و هەمانکردەوە دیالکتەکان ینی زمانەکان ئانن کە یۆبیەی ئینیشا دێوێشانە پارێزن و بەبی ئینەی وێش بەرجەستەکردنەوە مادیش بوو ینی طبعا ئینە تەبان پێ کوردی پاسەنی حاڵەتە وە کورد حاڵەتی ئەشومێمەدان بنیێمە پانەیرە کە کورد حاڵەتی تایبەتژەن ینی و تا دان پینەیرە نەنیەمێ جۆرە توانەی مەکەرمێکە چوونی چێوەکارە بلمێ تا چێوەکار یاومێنێ تاوەکوانەی تاومی ئاکێشەکانمە حەلش کەرمیانی وشم فعلا فرە ئازایانە اینە ئازایەتیە بویێریە فرەش گەرەکە ویرۆکردینە کە تۆ تاوی جورئەت کەری بلی پای گێرەکە بە مەترسی وینیەوە ینی منارچەوە بێت دکتۆراکە کاتێ مناقەشم کردێنێ من ویرۆکردی من بە خەتەر وێنێنە سەر و کوردی و سەر و چی چونکە ئایا پاسە ویرێکردێنێ جەکاتێنە و ویرۆکردینە کە ئێمە 100 ساڵێن گیرۆدێن مێدەشەوە وەڵێ 100 ساڵێکێنە ئێمە هەر گیرۆدی بێن مێدەشۆ ینی و جەڕاستینە شۆم تۆ جورئەت وانەی کەری کە ویری کەریەوە جەوێت نەتەرسی جەوێت ینی نەتەرسی چانەی چێشبی چێش بەرمشی ئانە لا منەوە گرنگ نییە من فەرەزان جە کوردی ویرە کەرووە و کورد بۆ بە میلەتە گەمژە یا بۆ بە میلەتی حاچی وێت ینی ئینە گرنگ نالامەوە گرنگ ئانن من ئانەی قبول کەرو من هەرچی بیانە بوو ینی قبول ئانە کەر و کورد هەرچیبی ئانە بۆ دما و تحقیقی هەرچیبی ئانە بۆ ینی و کاتێک کە تۆ ڕازی بیای پانەی بی کە
ئانەبی کە هەنی ئاکاتە جورئەت و ئانەی پیاکەری کە تو بلیشونی شێوەکارێ بەڵام کێشەکەی ناچانە کاتێکە تۆ گەرەکتا بلیشونی شێوەکە کارە دایمە تەرسی و ئانێ دەنە کورد هیچ بەرپشوو تەرس و ئانێ دەنە ئینەی کە هەن چێوێ بەرپشۆ کە حیجە ینی ئانێشکان بەوە هەم دووست کە دەنگەرەک تاوێت ڕازیکەری پی وەمەیە ڕازینی پانەی کە چی وەمەنە چێوە گەورەبی بەڵام حقیقت و وێت نەبینی جەکاتێنە ڕەنگە تۆ گەڵیشون یا حقەتەرێ جەوهرە لێ ئاچێ و چانە شاراوی پەنهان کریا بۆ کە جەوهرێ فرە دانسقە بۆ ینی هەرجە نووسەی کتێبەکای چۆ ڕاستینە ئینەت پێی بەرگنۆنە کاتێک کە ئاو خەریک و نووسین و ئانەش کە ئارۆنە چاپکریان و وینیش یەرێک کتێبێنی و شاتەرجمەند بەنامی مێژوو و فەلسەفە و هیگڵی و چاپبوونی مرۆڤ و دەرکەوتەکانین و ئەوی تەری چاپبوونی نەتەوەی کووردا کە بەشێش سێرج و دکتۆراکەی شاڕاستینە کاتێنە ئێمە وڵتەری پێسە گروپ و وانایۆ کتێبی خوێندنەوەما کەر پێ کتێبی بوون و مرۆڤ و دەرکەوتەکانی دمایی کە زاناش خوێندنەوە پێ ئیکتێبیکردن یەکەم پرسیارش ئانەبێ حزور و من بێ چایا تەنها حزور و کتێبەکەی بێ کاتێکە من پەنەم وات حزور و کتێبەکەی فرەتەر بێنەوە و وێت غای بێنی چاگە فرە پەنەژوەش بێ چونکە ئاو ڕاستینە ئانەشکە گەرەکشا وانایۆ بابەتەکەین و نەبیەی دروستنەبیەی کارکتەرێن پێیوێش و هیچ وەختێ ژیان شەنە ڕاستینە هەوڵزنان پێی چێوی پێسە شخص و وێچم تا ئارۆ کە ئینانێ چەنیش و تا ئارۆ کە هاوڕێتیم کردن و چەنیش بیانە هیچ وەختێ ئانم نەیەن کاریگەریە تەمامش بێن سەر و ئەلبەتە کتێبەکێش و تێزەکێش کاریگەریە تەماشا بێن سەر و وانایەوە من پێی گرد و چێوەکە و پێی گرد و بوارەکە و دماو ئانێت کە ئامان پێ هەورامانی هەر پێسە یۆجە هاوڕێکا ماواچۆ بەڕاستی مێژوش لا ئێمەوە کرد بە دوێ بەشەوە مێژوو وەڵێ ئەشناسایی دکتۆری و مێژوو دماو ئەشناسایی دکتۆری و ئینە پاسشکردن کە ئێمە جۆرەتر بیێمێ پێی دنیا جۆرەتر بیێمێ پێی تێکستا تێکستا کەوان مێشاوە جۆرەتر بیێمە پێی ئاکتێبا کەوان مێشاوە یا ڕاستینە ئاکتێبێ کە وەڵتەری وانێنی ماوە پێویستکە و جارەتر بلمێ وان مێشاوە و هەر ئینە پاسەشکردن کە ئێمە زیاتر گێڵمەوە شوونی گەڵمەوە پێی ناخوێماوە ناخوێماوە چێوەکە تەحلیل کەرمێەوە وانایەمە پێی چێوەکە بۆنە کاتێنە کە ئاڵ ڕاو ئێستەوە ئینۆ ئاچێوامە پەنەواچۆ ئینەج فێری بێنمێ ڕاستینە دلێ کۆرسەکاشەنەوە دلێ ژینەکاشەنە کە پەنجێ تاوانباریە پەنجێ تۆمەتی پێی هیچ کەسێ و هیچ لایەوە هیچ جۆرەجە ڕووداوی نەکەرمێ تا ئانەی کە لێمانە هەنبێز مێشەوە جەڕاو ناخوێ ماوە بێمێ ئیچێوا تەحلیل کەرمێ وانایە پێی ئیچێوا کەرمێنە و قوڵی ویرکردەوە ڕاستینە یۆن چا ئینا کە بە منش ئەشناسان و من تا چند تاوا بم چەنی ئیچێوی بلوونە ئەنە گێڵەوە سەر و توانە و ڕاستینە ویرکردەوە وێم و هیچ تەکلیفەوە نەوزیان سەروشانە وێم بێژگەانەی کە بوون وێ مستن سەروشانە و ئایچ کاروچەلاکێنەی کە جەماوەی ساڵینە دکتۆر عرفان پەنەشاو ئێستان جە منتیقە هۆرامانینە دیارە گرنگترین شێوەیەکە کردە بوومە دوێ کۆرسی بێنێ دوێ کۆرسی فەلسەفەی بێنێ کە کۆمەڵی خەڵکی عال ئامادە بێ لێ کۆرسەکانە و دماتەر جە ڕاو ئەنتەرنێتی و ئێمە بڵاوما کردی و تەسویر شاپەی کریابێ و دماتەر بڵاوی کریەوە ئەنتەرنێتەنە ئایچ کۆرسێ بەسەر و تێکستێەوە بنچینەی سەر و ئەخلاقی کە هین و کانتی بێ و جەهمان کاتەنە تێکستێەوە تەر کە دادگایەکە و سوکراتی بی ئیدۆ کۆرسێ کۆرسی یەکەم شاماوە یەری مانگاش برد کۆرسی دووەمیش تقریبان 2 مانگێش برد چی ماوەنە تەسەور کرد و چێوێ ئەساسی بێ یان کۆرسێەوە ئەساسی بێ پێی ئانەی کە تۆ تاوی ئەساسیاتەوە فەلسەفی لاوە دروست بۆ و تەنانەت تاو هەر کەسێەوە کە بیرۆڕایە جیاوازی شبێ بۆ چا کۆرسانە پێی نمونەی کەسێەوە ئاینی بێ بۆ یان کەسێەوە نەتەوەیی بێ بۆ یان هەر کەسێەوە تەر کە خاوەن و ئایدۆلۆژیایە تەری بێ بۆ هیچ ڕوبەڕووبوونەوە یان هیچ دژایەتیەوە نەبێن لێ کۆرسەکەی پێی ئیچەوە ینی ئەگە تەسەور کردی ئی کەسێک کە لێ کۆرسەکەی نە بەشدارێ بێنی یان ئانەی کە زیاتر
چەند دکتۆر عرفانی هەڵسوکەوت کەرا فرەیشە جەڕوو ویرۆکردەوە جیاوازێنێ چنی وترینی پێی نمونە ئەگەر وەڵی ئاینەکە دکتۆر ئاما فرەیشە پەیوەندیەوە چانەشانە بیان پێوە بەڵام بە ئامای دکتۆری و بە ئامای ویرۆکردەکەش دلێ ئێمەنە ئی کەسێشە زیاتر نزیکەوتەوە بە نزی کردەوە جوی بە بیئانەی هیچ ڕوبەڕووبوونەوە هیچ ململانەوە هیچ دژایەتیەوە لێ کەسەکانە بوو